دیارە ئێمە کۆمەڵک ینی هۆکارمان هەیە بۆ پیسکردنی ژینگەی باشووری کوردستان لەوانە دەرهێنانی نەوت گواستنەوەی نەوت زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان کارگەکان و پابندەبوونیان بە یاسا و ڕێنمایەکان و هەروەها نەبوونی کارگەی ڕیسایکلینیان دووبارە بەکارهێنانەوەی پاشماوەکان و فڕێدانی پاشەڕۆ پزیشکیەکان بۆ ناو ژینگە و ئاوهەوا و نەبوونی با بڵێن سیستەمێک بۆ پاکردنەوەی ئاوەڕۆی شارەکان هەموو ئەمانە هۆکارن بۆ بیستکردنی ژینگەی کوردستان و ڕۆژ بە ڕۆژی ژینگەی کوردستان بەرەو مەترسی زیاتر هەنگاوێت. چی لەسەر لایەنە پەیوەندیدارەکان پێویستە بە تایبەت فەرمانگەی ژینگە حکوومەت کە بارکی خۆیان هەڵنەسابێتن وا بێ وەک تۆ باسەکەی ڕۆژ بە ڕۆژ پیسبوونەکە ڕۆ زیاد بنۆکشان. دیارە بە دیاریکراوی ئەمە هەیەیەکمان هەیە لە باشووری کوردستانە کە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەیە ئەرکی ئەم دەستەیە چاودێریکردنی ڕۆژی ژینگەی باشووری کوردستانە و هەروەها جێبەجێکردنی یاسا و ڕێنمایە ژینگەکانە. بەڵام ئەم دەستەیە بە ئەرکی خۆی یاخود بە ڕۆڵی خۆی بەپی پێویست هەڵنەساوە نەیتوانی و ڕۆڵی چاودێریکردنی تەواوەتی کەیسەکانی ژینگە بگرێتە ئەستۆ و هەروەها کاریش بکات بۆ جێبەجێکردنی یاسا ژینگەکان بۆمانەش ئێمە کۆمەڵێک و کارمان هەیە ینی تا ئێستا لە باشووری کوردستانە دادگایەکی تایبەتمەندی ژینگەی نییە کە پێویستە ئەمە هەبێ و چەندین هێزی چەکدار با بڵین هێزی لێرە هێزی پۆلیسی دارستان و ژینگە هەیە لە سنووری ئەو لە هێزی فەرماندەی پێشمەرگەی ژینگە هەیە کە پێویستم هێزانە هەموو یەک بخرێن و دادگای تایبەتمەندی ژینگەی هەبێت بۆی ئەو یاسا و ڕێنمایانەوەکو خۆی جێبەجێ بکرێت و لە هەمان کاتا مەسەرەن کۆمەڵک پرسی دیکە هەیە کە تاوەکو ئێستای جۆرە یاسایەکی بۆ دەرنەچۆوانش بە هەمان شێوە پێویستە یاسای بۆ دەرچێت بە تایبەت سنووردارکردن و بەرهەمێنانی کەرەستە پلاستیکەکان لە باشووری کوردستانە کە ئەمڕۆ پلاستیک بۆ بە کێشەیە یان بەڵایەکی گەورە بۆ تەواوی هەسارەکەمان و لە ناویشە باشووری کوردستان.